هێوارەتان باش جەماعەت چۆنن باشن هیوادارم ئەم کاتێک باش تەندروست باش بن هەر لە خۆشیدا بن طبعا ڕوانە بنستم تازە قسەکە ئەستایم ئەوەم زانی سبەی نییە هەرێ وەڵڵا زۆر جارە ئەوەم نایەت خۆش نەبوو وەڵڵی بەس خۆش نەبوو جەماعەت هیوادارم ئەم کاتێک باش مۆخدەکەشی دەنگەلەوە سنابکردنیوە سەعات 6 وڵای گەرمە بە قورئان ناتوانێت بچێت دەرێ ینی دەیوی لە ناو سایارەوییانیش لە مارەوی چونکە یەکسەرە هەندە گەرمە پاشا بخاری هەیە براگەرە بەخێر بێ ناوڵە عاوم بەخێر بێ بۆگرە لەیلۆ کاک میرانە ینی قسە چی بکە خۆ تازەمان نییە شێرەکە بەخێر بێ شێرەکە وەڵڵی خۆشە کاکاکەمە تو لە عەسرێ بەخێر هاتیە توی تو کاگۆ بەندە توش بەخێر بێ عەزیزی چاوەکەمی کاک بەشدارە توش براگەورە ئەو کراوە دانێ شەوە ڕۆژ نمایە سمبە تەنیایی خۆشیان بەتە نێبی پێ بکەنە قريبا ليش داي هنا نسرق قرمك سيما بالطبيعي زور والله اي طبيعي قميص سبي وبانتور رصاص اي معك لو روجي كتمتي يا ناسي اي لو برام لو والله برا عيب